کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونیەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک پارتێکی سیاسی ئیسلامی کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی ڕابردوو لە سۆنگەی ئەوەی باوەڕی بەوە هەبووە کورد مافی خۆیەتی لەسەر خاک و ئاوی خۆی سەربەرزانە و سربەخۆیانە بژی و خۆی خاوەنی خۆی بێت و ژێردەستەی کەس نەبێت وێ بەشێک بوو لەو خەباتە چەکداری هەرکات گەلی کورد بۆیە خاوەنی دەوڵەتی سربەخۆ ئەوە بەرهەمی قوربانیدان و خەباتی ئەو حەزبوو لانانەیە کە خەباتی چەکداریان کردووە و باوەڕیان وابووە سربەخۆیی بێفیداکاری ئەبەد سەرناگرێ کۆمەڵی ئیسلامی لە هەناوی کۆمەڵگەی کوردیەوە سەری هەڵداوە و فیکر و ڕوئیەی کوردانەی هەیە درێژکراوە و دروستکراوی هیچ مەدرسە و قوتابخانەیەکی دەرەچی نییە وابەستە و دابەستەی هیچ دەوڵەت و گروپ و دەستە و تاخمێک نییە ئەوەی ئەنجامی دەدات لە بیرکردنەوە و پلانی خۆیەوەیەتی کۆمەڵی ئیسلامی لە هەڵوێستە نیشتیمانیەکانیدا هیچ کەس وولانێک ناتوانێت مزادەی بەسەرەوە بکات ئەگەر خەڵکانی دیکە ئێستا بە گیرفانی پڕ و لە خۆشگوزەرانی باس لە ئایندەی کورد بکەن ئەوە کۆمەڵی ئیسلامی لە بەرامبەر ڕژەمی بەعزدا بە گیرفانی خاڵی و بەسکی برسی خەباتی چەکداری دەکرد کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕاگەیاندنیەوە تا ئێستا بەهۆی هەڵوێست و مەبادیەکانیەوە زۆر جار ڕوبەڕووی پەلامار و شەڕی ئەملاولا دراوە هیچکەم لە پەلامارەکان چۆکی پێدا نەدەوە و ڕۆژ بەڕۆژ ڕاشکاوانە لە سەر هەڵوێستەکانی خۆی سوور بووە لەگەڵ هیچ کەسێکی دیکەدا هاوڕێی نیوە ڕێگان نەبووە گەربەڵێنێکی ئاخلاقی لەگەڵ هەر کەس وولایەنێکدا لە نیوەی ڕێگا پشتی تێناکات هەڵوێستە ئاینی و نەتەوەی و نیشتیمانیەکانی لا قەنەعەتەوەیە و مزادە بەسەر کەسەوە ناکات کۆمەڵی ئیسلامی وەک هەر لایەنێکی دیکە نیە هەڕەشە و گوڕەشە چۆکی پێدا بدات کۆمەڵی ئیسلامی باوەڕی وایە شێوازی حکومداری لە هەرێمی کوردستان سەرلەبەری پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت بەڵام ئەم گۆڕانکاریە با بارەستایی 6 کورسی ناکرێت لا پێناو ئەم گۆڕانکاریانەدا هەر چوارلایەنی یەکێتی و گۆڕان و کۆمەڵویەگرت و پرۆژێکی هاوبەشیان هەبوو بۆ گۆڕانکاری و چاکسازی بەڵام یەکێتی و یەکگرت و لە نیوەی ڕێگا گەڕانەوە پشتیان لە هاوڵەکانیان کرد و ڕەگەڵ پارتی کەوتن دوولانەکەی دیکە دلێرانە لە بەرامبەر نادات پەروەری و پاوەنخوازیدا ڕاوەستان بەڵام شمشێریان زۆر بڕی نەکرد چونکە نەپارەیان هەبوو نەهێز بەتەنها خۆیان مانەوە ئەو کاتەی ژمارەیەک پارتولایان کۆبوونەوە و بڕیاری سەرپەییاندا بۆ چارەنووسی ئەم گەلەی کە ساڵەهای ساڵە قوربانی دەدات کۆمەڵ هەڵوێستی خۆی ڕاشکاوانە ڕاگەیاند نەشەرعەتی با کۆبوونەوەکەدا نە ئەندامیشی ناردە ناو لیژنەی باڵا ئەمەش بۆ ئەوەی بەشێک نەبێت لە دروستکەری دیکتاتۆر هەرزوو تێبینەکانی خۆی لەسەر ئەم پرۆسێ دەربڕی و شەرمی نەکرد گوێی باخسە و سەڵۆکەکان نەدا هەرجارە و با شێوەیەک تەخوین دەکرا بە وابەستە و دابەستەی خەڵکیان دەدایە قەڵەم بەڵام کۆمەڵ لە ڕابردوو ئێستادا سەلماندوویەتی و دەیسەلمێنێت بڕیارەکانی لا قەنەعەتی خۆیەوەیە نەوابەستەی خەڵکە و نەدابەستە هەرگیز ڕەگەڵ کەس ناکەوێ لای کۆمەڵی ئیسلامی پرسی سربەخۆیی نەتەوە مەبدەئە و خەباتی لە پێناودا کردووە و هەڵوێستی دوێنێ و ئەمڕۆی نییە لە مێژە پرۆژەی بۆی هەبووە و لە ساڵی 2014شەوە پرۆژەی دەوڵەتی کوردستانی هەبوو بەڵام کەس گوێی بۆ نەگرت ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕوخانی ڕژێمی فاشستی بەعەزا بۆیە ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆمان هەڵبژارد بۆ ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە پرۆژەی هەوڵدان بۆ بە دەوڵەتکردنی هەرێمی کوردستان ئێستاش لە سۆنگەی باوەڕی خۆیەوە بۆ سربەخۆیی لەگەڵ ئەوەی هەموو مەترسیەکانی ڕاگەیاندووە بەڵام کە گوێی بۆ نەگیرە ئەوە لە شەهامەتی کۆمەڵ نییە لە گەلەکەیدا ببڕێت و بەبێ مزایدە لەگەڵ ویست و ئیرادەی کوردستانیاندایە ئایندەش دەردەکەوێت کێ مەردی مەیدانە و کێ فسفس پاڵەوان دەردەکەوێت چێ جیهان بینی تەواوە و کێش بیرکردنەوەی سنووردار ئەوەی جێگەی سەرنجە هەندێک لایەن لە بەرامبەر هەڵوێستی نەرێنی کۆمەڵ کێس کەوتووەتە کەوڵیان و ئارامیان لێ هەڵگیراوە چونکە ئەوان دەزانن هەرکات کۆمەڵ لە مەیدان بوو ئیتر ئەوان دەبێ بازاڕی ساردیان بپێسنەوە کۆمەڵ پشتیوان بەخوا ڕاوەستاوە چۆک بۆ هیچ کەس دانادات و هەرگیز ڕەگەڵ کەس ناکەوێت